پەرەپێجانی وەبەرهێنا لە نێوان هەرێمی کوردستان و قەتەر ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد شکری سەرۆکی دەستی وەبەرهێنان لە ئەستۆدیۆ میوانمانە. دکتۆر بەخێر بن. سپاست دەکەم. دکتۆر ئەمڕۆ بە سەرۆکایەتی جەنابتان کۆبنەوەیەک کراوە لەگەڵ ژووری بازرگانی و پیشەسازی قەتەر. لەم کۆبنەوە باسی چیتان کرد؟ طبعا کۆبوونەوەی ئێمە وەکو دەستەوە بەرهێنان و ژمارەك لە بەرهێنەران لە هەرێمی کوردستان لەگەڵ ژووری بازرگانی قەتەری و ژمارەیەک لە بەرهێنەرانی قەتەری لەسەر بنەمای ئەو ڕێککەوتنەیە یان ئەو لێکتەگەیشتنەی بینی جەنابی سەرۆک وەزیران ڕێزدار کاک مەسرور بارزانی و سەرۆک وەزیرانی دەوڵەتی قەتەر لە داڤۆس کە پێویستە هەم بواری وەبەرهێنانی قەتەری لە هەرێمی کوردستان زیاد بکرێویش کۆربەندێکی ئابووری قەتەری کوردستانی لە داهاتوو بکرێتن. طبعا دوێنێ ئەو کۆبوونەوەی یەکەم کە لەسەر داوای ژووری قەتەر بۆ بازرگانی کە ئێمە وەفدێک بچین ئامادەکاری بکەین بۆ ئەوە ئینشاڵڵا لە مانگەکانی داهاتوو ئەو کۆربەندە ئابووریە بکرێتن. طبعا باس لە زۆر بابەت و مەسائل کەران سەرەتا ئەوان باسی ئەوان کرد کە حاضرن بێن لە هەموو ئەو کەرتانەی کە هەرێمی کوردستان پێی گرنگە تێدا بەرهێنان بکەن بە تایبەتی سێ کەرتە ئەساسیەکەی هەرێمی کوردستان کە ئێمە لە ئەولەویاتی حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆک وەزیران جەختی لەسەر دەکاتەوە کە پیشەسازیە کشتتوکالە گەشت و گوزارە و هەروەها ئاماژەیان بەوا کرد کە حاضری دەکەن وەفدێکی باڵایان لە داهاتوو بێتە هەرێمی کوردستان هەم حکوومەت و هەمیش بواری ینی بازرگانی و بەرهێنەران بین لە هەرێمی کوردستان بەشداری بکەن بۆ ئەو کۆربەندەی کە ئێمە بەنیازین پێیکەوە جێبەجێ بکەین و هەمیش ئامادەییان هەیە کە ئەنجومەنێکی پیاوانی کار لە بینی قەتەر و کوردستان دروست بکرێتن تاکو ئەو بیرۆکە ئەساسەی کە جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرۆر و لەگەڵ سەرۆک وەزیرانی قەتەر داینە بۆ پەرەپێدانی زیاتری باری بازرگانی و وەبەرهێنان قەتەری هەرێمی کوردستانی ئەمە ببێتە علاقاتی سونائی لە بینی هەم جهاتە حکوومیەکان و هەمیش جهاتە تایبەتەکانی قەتەر و کوردستان تاکو زیاتر یعنی ببێتە واقع و ئیشی واقعی قەتەری لە هەرێمی کوردستان ببینن. ئێمەش تەبعاً لە تەرەف خۆمانەوە باسی ئەوەمان کرد کە ئێمە هەموو تەسهیلاتێک بە هەموو وەبەرهێنەران دەکەین بە تایبەتی لە وڵاتی قەتەر و ئێمە چەند پرزنتێشنێکیش هەبوو برادرانی ئێمە پێشکەشیان کردن بە تایبەتی لەسەر بواری پیشەسازی کشتتوکاڵی و وزەی نوێ بووەوە هەروەها لەسەر بواری گەشت و گوزاریش پرزنتێشنەکە بوو کە ئەو دەرفەتانەی لە هەرێمی کوردستان هەن بۆ کۆمپانیا قەتەریەکان و ئەو ئاسانکارینەی کە ئێمە لە قانونی ئیستیسمار و لە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بۆ وەبەرهێنەران دەیکەین خرانە ڕوو ئینشاءڵڵا ئێمە چاوەڕێ دەکەین لە داهاتوودا ئەو پەیوەندیانە فراوانتر ببن و بتوانین ئەم قسانەی کە کراون ببنەواقع و وەبەرهێنانی باشتری قەتەری لە هەرێمی کوردستان ببینین. دکتۆر کۆزانین قەتەر وەک بە گشتیش وڵاتانی کەندا و وڵاتانی گەشە سندون پێشکەوتون لە زۆر ڕۆوە ئەوان نەتوانن چ سوودێ لە ئێمە ببینن و ئێمە نەتوانین چ سوودێ لەوان ببینین. طبعا ئەوەی کە ئێمە پێویستیمان هەیە سەرمایەیە بتوانین سوود لە سەرمایەکانیان وەربگرین بین تەطویری کەرتە ئابوووریەکانمان پێ بکەین کە ئێمە ئەسڵەن پێویستیمان بۆ سەرمایە هەیە لە قەتەر بیان لە وڵاتانی تربی کە بێن لە هەرێمی کوردستان چونکە قەتەر یان ئەو وڵاتانەی کەندا و سەرمای زۆریان هەیە لە هەموو وڵاتانی دنیا سەرماگوزاری دەکەن هەرێمی کوردستانش طبعا ئینشاءڵڵا ئومێد دەکەین ببێتە وجهەیەک بۆ ئەوەی بتوانن لە هەرێمی کوردستان ئەو سەرما بێن و پرۆژەی گەورە و استراتیژی لە هەرێمی کوردستان دروست بکەن. هەرێمی کوردستانیش ناوچەیەکی گرنگە بۆ کاری بازرگانی بۆ هەبوونی موادی خام بۆ نزیکە لە بازارەکانی زۆر لە وڵاتان و ڕێڕەویشە لە بینی شەرق و غەرب ینی ئێمە دەتوانین زۆر قازانج بە وڵاتانی کەندا و بگەینین لە ڕووی استراتیژیەوە بە تایبەتی قەتەر ئەن وڵاتانی تریشە کە ئێمە دەتوانین ئاسانکاریان بۆ بکەین و کوردستانیش بە بۆنەی ئەو هەموو مەوادە تەبیعیەی کە هەیە ئەو کەش و هەوایە ئەو خاکە بە پیتە ئەو ناوچە گەشت و گوزاریانەی کە دەتوانرێت دواتر تەطویر بکرێن شتی جوان و شتی باشی لە دروست بکرێتن دەتوانرێ میزەیەکی زۆر باش بە خۆمان بدەین و ئەوانیش بێن سوودی لێوار بگرن و لە جیاتی بشنە وڵاتانە دوورەکان بێن لە هەرێمی کوردستان گەشت و گوزار بکەن و هەروەها لە بواری تریش دەتوانن وەبەرهێنان بکەن. دکتۆر بەردەوام بۆ وەبەرهێنان و گەشە سندنی ئابووری دۆخی ئەمنی زۆر گرنگە و دۆخی ئەمنی هەرێمی کوردستان دۆخێکی زۆر باشە بۆ وەبەرهێنەرانی لە دەرەوە کە بێن کار بکەن و یاساکانی وەبەرهێنانیش لە ئاستێکی باش و گونجاوە بۆ وەبەرهێنەران. قەتەریەکان چۆن لەم دووە ڕوانن پێ قسەیان چۆنە لەسەر ئەم دوولایە؟ طبعا بۆ قەتەریەکان استقرار لە هەرێمی کوردستان زۆر گرنگە هەبوونی ئاسایش طبعا یعنی ئەوان هەستیان بۆ ئاسایشە کردو بۆی ئەمان بەدڵنیایی ینی باسی ئەوەیان کرد کە پێشتر ینی معلوماتیان بەو شێوەیە نەبوو
لەسەر هەرێمی کوردستان کە بەو شێوەیە استقرارە و بەو شێوەیە ئەمنیەت چەسپاوە و خەڵکی هەرێمی کوردستانیش ئەوەندە لەگەڵ خەڵکی تر کە بێت لە هەرێمی کوردستان ئیش بکاتن باشە. يعني زۆر وەصفی ئەوەیان کرد کە خەڵکی کوردستان ئەو طبیعەتەی کە خەڵکی کوردستان هەیە زۆر جیاوازە لەگەڵ ئەو وڵاتانەی تر کە خودی قەتەریەکان تێدا ئیش دەکەن بۆیە یعنی جەزبێکی زۆریان هەیە کە بێن لە کوردستان استثمار بکەن بە دڵنیایی بوو مستثمریش بۆ هەر دەوڵەتێک کە بیایە استثمار بکە عاملی استقراری ئەمنی استقراری سیاسی استقراری با بڵێن ئەنزیمە و تعلیمات و یعنی ئەوانەی کە بنەمای سەرەکیین بۆ وەبەرهێنان پێویستە جۆرێک لە جێگیری و لە استقراری پێوە دیار بیتن تاکو خەڵک بێت سەرماگوزاری بکە. الحەمدولله لە هەرێمی کوردستان ئەم یعنی فاکتەرانە متەوەفرن. جگە لەوەش قیادەی سیاسی ئێمە خودی جەنابی سەرۆک وەزیران زۆر پشتگیری ئەوە دەکات کە بیانیەکان بێن لە هەرێمی کوردستان شەراکات لە هەرێمی کوردستان دروست بکەن چ لەگەڵ مستەثمرین چ لەگەڵ حکوومەت تاکو بتوانین ئێمە سوود لە هەموو دەرفەتێکی پێشکەوتنی دنیاوە بگرین و بە تایبەتی وەبەرهێنەرانی وڵاتانی کەندا و کە لەسەر ئاستی دنیا ئیش دەکەن تەجروبەی زۆر باشیانە هەرێمی کوردستان دەتوانی سودێکی یەکجار زۆر لە هەموو بوارەکان لە مستەثمرانە وەرگرین. دکتۆر باس لە ئەنجامدانی کۆڕبەندێکی ئابووری کرد ئەو کۆڕبەندە لێرا بێتیان لە قەتەڕە بێت کۆڕبەندەکە لە هەولێر دەبی ئینشاڵڵا دانراوە ئینشاڵڵا کە لە مانگی 11 بی بەڵام جارێ هێشتا لەسەر تەوقیتەکە ڕێک نەکەوتینە بەڵام ئێمە باسی ئەومان کرد کە ئێمە حازری دەکەن بۆ مانگی 11 لایانی قەتەری ڕازی بووینە لەسەری کە لە مانگی 11 بی بەڵام تهدیدی ڕۆژمان نەکردو لەگەڵ تەوقیتات گونجاوی ئینشاڵڵا هەوڵ دەدەین لە مانگی 11 لە حدودی مانگی 11 بکرێتن بەڵام بە دڵنیایی لە هەولێرە و ئێمەش خۆمانی بۆ حازر دەکەین لە ڕووی دەرفەتەکانی وەبەرهێنان لە ڕووی ئامادەکردن گرنگە بێ بە دڵنیای زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان. ئەمە طبعا لەم مدە نزیکانە ئینشاڵڵا ئێمە کۆربەندێکی ئابووری هەرێمی کوردستان و فەرەنساشمان هەیە لە ماوەی چەند ڕۆژێکی لە هەولێرە نە ئەو لە پاریسە کە ئەمە دەبێتە دووەم کۆربەندی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتێکی تر کە ئەمە بەڕاستی ینی هەنگاوێکی زۆر گرنگی بواری وەبەرهێنان و بواری ئابووری بواری بازرگانی هەرێمی کوردستانە لەگەڵ وڵاتانی تر کە ئەم جۆرە کۆربەندانە ئەم جۆرە لیقاتانە لەسەر ئاستی وڵاتان دەکرێتن و ئینشاڵڵا ئێمە بتوانین سود لەم دەرفەتانەوە بگرین بە تایبەتی هاتنی دەوڵەتێکی وەکو قەتەر یان چوونی ئێمە بۆ وڵاتە ئەوروپیەکان بتوانین لە هەموو ئەو دەرفەتانەی کە هەیە سود وەربگرین و وەبەرهێنانی باشتر و سودی زیاتر بە خەڵکی هەرێمی کوردستان بگەین. دکتۆر لەو کۆڕبەندەی کە بڕیارە لە هەولێر بکرێت لە نێوان هەرێمی کوردستان و قەتەر تەنها وەبەرهێنەر و سەرمایهدارانی قەتەری و هەرێمی کوردستان تیا بەشداریەکەن یان دەتوانین بڵین وەربەرهێن و سەرمایهداری وڵاتانی دیکەی کەندا و وڵاتانی نەبەسی قەتەر و هەرێمی کوردستان تەنها و دوانە بەشداری بەڵێ تەنها ئەو دوانە چونکە تایبەتمەندە بە قەتەر و هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد شکوری سەرۆکی دەستەوە بەرهێنانی هەرێمی کوردستان سپاس بامەدەمتان بەخێرات. سپاس دکتۆر.